کوردستان بەبێ خورمەڵە و کۆرمۆر. لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە پرۆژە یاسای بوجەدا هەردوو کێڵگەی خورمەڵە و کۆرمۆری لە دەستی حکومەتی هەرێمی کوردستان سەندووە. بەرهەمی ئەم دوو کێڵگەیە ڕێژەی لە ١٤٠ تێکڕاینەوتی بەرهەمهێنراوی کوردستان پێک دەهێنن، واتە لە کۆی 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە نزیکەی 160,000 بەرمیل لەم دوو کێڵگەیە بەرهەم دەهێنرێن. حوزەیرانی ساڵی ڕابردوو کێڵگەی کۆرمۆر کە دەکەوێتە ناوچەی ژێردەسەڵاتی یەکێتی چەند جارێک موشەکباران کرا. لەولاشەوە هەشتی شەعبی هێزی جوڵاند بۆ گرتنی خورمەڵە لە ژێر ناوچەی دەسەڵاتی پارتیدا. ئەوەی هەشتی شەعبی بە شێوەی سەربازی نەیکرد، لە پەرلەمانی عێراق بە بڕگەیەکی یاسایی ئەنجامدرا. پارتی و یەکێتی لەسەر ئەم بابەتە بۆ چوونیان جیاوازە. حکومەت دەڵێ قبوڵی ناکەین. کەرتی نەوتی هەرێم بەبێ خورمەڵە و کۆرمۆ چییە؟ بەرلا دادگا بوجە حکم دەدات راپۆرتی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق سەبارەت بە بوجەی 2023 پەسەند کرا. بڕگەیدەیە لە مادەی 14 پرۆژە یاسای بوجە کە لەلایەن لیژنەی داراییەوە پەسەند کراوە دەڵێ حکومەتی فیدراڵ و حکومەتی هەرێم پابەندن بە ڕێگریکردن لە دەرهێنانی نەوت لە کێڵگەکانی کەرکووک و نینەوە لەلایەن حکومەتی هەرێمەوە لە ئێستادا. ئەم بڕگەیە بەواتای ئەوە دێت حکومەتی هەرێم چیتر بۆی نییە نەوت لە هەردوو کێڵگەی خورمەڵە و کۆرمۆر دەربهێنێت، چونکە هەردوو کێڵگەکە سەر بە کۆمپانیای نەوتی باکوورن لە کەرکووک و نینەوە. ئەمە جگە لە ڕاگررتنی کارکردنی حکومەتی هەرێم لە هەندێک کێڵگە نەوتیەکانی پارێزگای نینەوە کە بە تانکەر نەوتەکانیان بۆ هەرێمی کوردستان دەگوازرێتەوە. ڕاگررتنی بەرهەمهێنانی نەوت لە هەردوو کێڵگەی خورمەڵە و کۆرمۆ چواتایەکی بۆ هەرێمی کوردستان هەیە لە بواری نەوتدا. بەرهەمی ئەم کێڵگانە چەندە و چ کاریگەریەکی لەسەر پرۆسەی هەناردەی نەوتی هەرێم دەبێت؟ خورمەڵە شادەماری نەوتی هەرێم. بلۆکی خورمەڵە دەکەوێتە باشووری خۆرئاوای هەولێر. ئەم کێڵگەیە درێژکراوی کێڵگەی کەرکووکە لەلایەن کۆمپانیای کارگروپەوە سەرپەرشتی دەکرێت. ساڵی 2007 کەوتووەتە دەست حکومەتی هەرێم. ناوەڕاستی ئایاری 2022 کۆمپانیای نەوتی باکوور کە سەر بە وەزارەتی نەوتی عێراقە بەیاننامەیەکی بڵاو کردەوە. تیایدا باس لەوە دەکات حکومەتی هەرێم زیادەڕەوی کردووەتە سەر کێڵگەی خورمەڵە. حکومەتی فیدراڵ بە وەرگرتنەوەی ئەم کێڵگەیە لە شادەماری ئابووری حکومەتی هەرێمی کوردستان دەدات، چونکە بە پێداتاکانی 2022 وەزارەتی سامانە سروشتیەکان داهاتی فرۆشی نەوتی ئەم کێڵگەیە مانگانە 525 ملیۆن دۆلار بۆ حکومەتی هەرێم دابین دەکات. لە کاتێکدا تێکڕای داهاتی مانگانەی نەوتی هەرێم ملیارێک و 260 ملیۆن دۆلارە لە کۆی 421,000 بەرمیل نەوت کە ڕۆژانە هەرێم هەناردەی دەرەوەی دەکات بڕی 175,000 بەرمیلی بە تەنها لە کێڵگەی خورمەڵە بەرهەم دەهێنرێت. بەماش ڕێژەی لە 140 تێکڕای نەوتی هەناردەکرا و داهاتی نەوتی هەرێم لە خورمەڵەوە سەرچاوە دەگرێت. لە دەستانی کێڵگەی خورمەڵە زیانی گەورەتری دەبێت، چونکە بۆ ڕینەوتی هەرێمی کوردستان بۆ تورکیا لە ڕێگەی خورمەڵەوە دەست پێ دەکات. ڕۆژانە 90,000 بەرمیل نەوتی کەرکووک دەچێتە خورمەڵە و لە ڕێگەی بۆ ڕینەوتی کوردستانەوە ڕەوانەی تورکیا دەکرێت. داهاتی ئەو نەوتەی کەرکووک بۆ حکومەتی عێراق بوو، بەڵام کۆمپانیای کار کرێی بۆ ڕێکە لە عێراق وەردەگرێت. بۆ هەناردەکردنی هەر بەرمیلێک بڕی 10 دۆلاری دەست دەکەوێت کە بە تێکڕای مانگانە داهاتەکەی 27 ملیۆن دۆلار بوو. بەڵام ئەگەر کێڵگەی خورمەڵە بکەوێتە دەست کۆمپانیای نەوتی باکوور، چیتر کۆمپانیای کاریش ئەم قازانجەی دەست ناکەوێت. کۆمپانیای کار لە کێڵگەی خورمەڵە کار دەکات کە گەورەترین کۆمپانیای خۆماڵیە لە بواری وزەدا.
کۆمپانیاکە گرێبەستی لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان هەیە بۆ پەرەپێدان لە کێڵگەکەدا. کۆرمۆر نەوتە پاکژەکەی یەکێتی. کێڵگەی کۆرمۆر دەکەوێتە خۆر ئاوای ناحیەی قادرکەرەم. ئەم ناحیەیە تاوەکو ساڵی 1976 سەر بە قەزای خورماتوو بووە، واتە لەسەر پارێزگای کەرکووک ئەژمار کراوە، بەڵام لەو ساڵەدا خراوەتە سەر پارێزگای سەلاحەدین. ساڵی 1970 جارێکی تر ناحیەی قادرکەرەم لە ڕووی ئیداریەوە دەستکاری کراوە و خراوەتە سەر قەزای چەمچەماڵ. کۆرمۆر تاوەکو ساڵی 2003 بەر لە ڕووخانی ڕژێمی سەدام لەژێر کۆنتڕۆڵی حکومەتی عێراقدا بوو. دوای ڕووخانی سەدام کێڵگەکە کەوتەوە دەست حکومەتی هەرێم. نیسانی 2007 حکومەتی هەرێم گرێبەستی لەگەڵ هەردوو کۆمپانیای داناگاز و کرێنز پترۆلیۆمی ئیماراتی ئیمزا کرد. گرێبەستەکە مافی دەرهێنانی نەوت و گازی لە هەردوو بلۆکی کۆرمۆر و چەمچەماڵی بەو دوو کۆمپانیا بەخشی. لە 2015دا غاز لە کێڵگەکە بەرهەمهێنرا بە بۆڕی گواسرایەوە بۆ وێزگەی کارەبای چەمچەماڵ و هەولێر. بەرهەمی ئێستای کێڵگەکە بەم شێوەیەیە: گازی سروشتی ڕۆژانە 452 ملیۆن پێسێجا، کۆندینسیت ڕۆژانە 22,000 بەرمیل بە تانکەر دەگوازرێتەوە بۆ وێستگەی خورمەڵە و تێکەڵ دەکرێت لەگەڵ نەوتی هەرێمی کوردستان بە مەبەستی بەرزکردنەوەی کوالێتیەکەی. LPG گازی شل بڕی 1050 تۆن ئەمە داناگاز خۆی دەیفرۆشێت بە کۆمپانیاکانی ناوخۆ، بۆ هەرتەنێک بڕی 315 دۆلار وەردەگرێت. کۆمپانیای ساوس کوردستان دەیکڕێت و دەیگوازێتەوە. بە پێی ئەوەی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە پرۆژەی بودجەی 2023دا پەسەندی کردووە، دەبێت حکومەتی هەرێم بەرهەمهێنانی نەوت لەم کێڵگەیە ڕابگرێت، بەڵام بڕگەکە ئاماژەی بە غاز نەکردووە. نەوتی ئەم کێڵگەیە کۆندینسیت لە ماوەی ڕابردوودا یەکێک لە چەکە بەهێزەکانی یەکێتی بوو دژ بە پارتی، چونکە بەم نەوتە کوالێتی نەوتی کێڵگەکانی تری هەرێم بەرز دەکرایەوە کە زۆرینەیان لە ناوچەی ژێردەسەڵاتی پارتیدا بوون، واتە بەڕاگررتنی بەرهەمهێنانی نەوت لە کێڵگەی کۆرمۆر. چیتر یەکێتیش ئەم کارتەی بەدەستەوە نامێنێت، بەڵام ئەمە لە کاتێکدا ڕوودەدات کە پرۆسەی نەوتی هەرێم بە گشتی لە ژێر کۆنتڕۆڵی حکومەتی هەرێمدا نامێنێت و دەکەوێتە دەست حکومەتی فیدراڵ. کێڵگەی کۆرمۆر کە گەورەترین کێڵگەی غازی هەرێمی کوردستانە و پێداویستی غازی ماڵان لە ناوخۆ و وێزگەی کارەبا دابین دەکات، بە هەمان شێوە عێراقیش کێشەی لەسەری هەیە و داوای دەکات. ناوەڕاستی 2022 بڕیار بوو کۆمپانیای کار چێتە کێڵگەی کۆرمۆر و دەست بەکارکردنی خۆی بکات بۆ ڕاکێشانی بۆڕی غاز. هەندێک لە بەرپرسانی یەکێتی ئەو کات باسییان لەوە دەکرد ڕاکێشانی بۆڕیەکە بۆ گواستنەوەی غاز بۆ وێستگەی کارەبای دهۆک، چونکە دابینکردنی سوتەمەنی ئەم وێزگەیە خەرجیەکی زۆری خستووەتە سەر شانی حکومەت. بەڵام هەندێکی تر گومانیان هەبوو، دەیانوت ڕاکێشانی بۆڕیەکە بۆ هەناردەکردنی غازی کۆرمۆرە بۆ تورکیا. ئەو کات ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان نووسراوێکی بۆ ئاسایشی سلێمانی کردبوو، داوای کردبوو ئاسانکاری بکات بۆ کارکردنی کۆمپانیای کار، بەڵام یەکێتی ڕێگری کرد. ڕۆژی 28 نیسانی 2022 بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی لە هەولێر لەگەڵ نوێنەری نێردەی دیپلۆماسی وڵاتان و ڕێکخرا و ئاژانسە نێودەوڵەتیەکاندا کۆبووەوە. لەم کۆبوونەوەیەدا لەبارەی پرسی هەناردەکردنی غازی کوردستانەوە وتی: ڕوون و ئاشکرا ڕایدەگەێنم، دەبێت بەسەر لاشەی بافڵ جەلال تاڵەبانیدا بۆ ڕیغاز هەناردەی دەرەوە بکرێت. ئەوەی حەشت نەیکرد بوجە دەیکات. حکومەتی فیدراڵی عێراق گەورەترین کێڵگەی غازی هەرێمی کوردستان کە کێڵگەی کۆرمۆرە لە سنووری دەسەڵاتی یەکێتی، گەورەترین کێڵگەی نەوتی هەرێم کە کێڵگەی خورمەڵەیە لە سنووری دەسەڵاتی پارتی بە هی خۆی دەزانێت. حوزەیرانی 2022 چەند جارێک بە کاتیوشا هێرش کرایە سەر کێڵگەی کۆرمۆر.
پەنجەی تۆمەت لەم هێرشانەدا بۆ هێزەکانی حەشتی شەعبی ڕاکێشرا. لەو ڕۆژانەدا کە موشەکەکان ئاراستەی کۆرمۆر کران، بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی چووە تەوێڵە و لە باخەکەی جەمیل هەورامی چەند بەرپرسێکی ئێرانی بینی. ئەم گفتوگۆیە هێشتا بەنهێنی ماوەتەوە. دیار نییە ئایا باسی هێرشەکانی کۆرمۆر و خۆرمەڵەی تێدا کراوە یاخود نا. دوابەدوای هێرشەکانی کۆرمۆر، هێزەکانی حەشتی شەعبی خۆیان کۆکردەوە بۆ کۆنترۆڵکردنی کێڵگەی خورمەڵە. بەو پێیەی ئەم کێڵگەیە دەکەوێتە ناوچەی جێناکۆکی نێوان هەرێمی کوردستان و حکومەتی فیدراڵ. دوان لە گەورە دەسەڵاتدارانی ناو حەشت کە هەریەکە لە حادی ئامری و قەیس خزعەلی بوون، ئەو کات جەختیان دەکردەوە لە کۆنترۆڵکردنی خورمەڵە. ئەمەشیان بە ڕاشکاوی بە چەند بەرپرسێکی کورد وتبوو. ڕۆژی 23 حوزەیرانی 2022 چەند گروپێکی حەشتی شەعبی هێرشیان بەرەو نزیکی مەخمور و خورمەڵە جوڵە پێکرد. شەوەکەی مەسرور بارزانی سەرۆکی حکومەتی هەرێم بەیاننامەیەکی دەرکرد و ڕایگەیاند. وەزیرانی کاروباری پێشمەرگە و ناوخۆم ڕاستپاردووە هەموو ڕێکارەکانی پێویست بگرنە بەر بۆ پاراستنی ژێرخانی گشتی و دامەزراوەکانی نەوت و گاز. ڕێککەوتوون لە سەر ناردنی هێزی زیاتر بۆ ناوچەکە. لە ڕۆژانی داهاتووشدا ڕێکاری زیاتر دەگرینە بەر. دۆخەکە گەیشتە ئاستی ئەوەی شەوی 23 حوزەیران مەسرور بارزانی پەیوەندی بە بڕێت مەکگۆر کرێخەری کۆشکی سپی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقاوە کرد و بڕیاریشیدا ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لە بارودۆخەکە ئاگادار بکاتەوە. لە سەرزەویش مەسرور بارزانی هێزێکی لەشکری گوڵان و زێرەبانی بەرەو کێڵگەی خورمەڵە جوڵە پێکرد. ئەگەر حەشت دەست بە سەر کێڵگەی خورمەڵەدا بگرتایە، جگە لەوەی شادەماری ئابووری هەرێمی دەبڕی. هەروەها بوونی ئەو هێزانە لەو ناوچەیەدا لا ڕووی ئەم نێوە دەبوو بە مەترسی لەسەر دەسەڵاتی هەولێر، چونکە خورمەڵە تەنیا 25 کیلۆمەتر لە هەولێرەوە دوورە. ئەوەی حەشتی شەعبی نەیکرد، ئێستا لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بە بێناردنی هێز و لا ڕێگەی زیادکردنی بڕگەیەک بۆ ڕێککەوتنی هەرێم و حکومەتی فیدراڵ کردوویەتی و هەرێم پابەند دەکات کێڵگەکە ڕادەستی بەغداد بکاتەوە. ئەمە هۆکارەکەیە کە حکومەتی هەرێم ڕاگەندراوێکی بڵاو کردەوە و دەڵێ ئەو گۆڕانکاریانەی لەلایەن بەشێک لە ئەندامانی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕێکەوتی 25/5/2023 دژی هەرێمی کوردستان لە سەر پڕۆژە یاسای بودجە ئەنجامدران، نادەستورین و دژی ڕێکەوتنی حکومەتی هەرێم و حکومەتی فیدراڵیە و هەروەها دژی پرەنسێپەکانی ڕێکەوتنی حکومەتی ئیدارەی دەوڵەت و بەرنامەی ئەو کابینەیە. ئەمە هۆکارەکەیە کە حکومەتی هەرێم ڕاگەندراوێکی بڵاو کردەوە و دەڵێ ئەو گۆڕانکاریانەی لەلایەن بەشێک لە ئەندامانی لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕێکەوتی 25/5/2023 دژی هەرێمی کوردستان لە سەر پڕۆژە یاسای بودجە ئەنجامدران، نادەستورین و دژی ڕێکەوتنی حکومەتی هەرێم و حکومەتی فیدراڵیە و هەروەها دژی پرەنسێپەکانی ڕێکەوتنی حکومەتی ئیدارەی دەوڵەت و بەرنامەی ئەو کابینەیە کە لە ئەنجومەنی نوێنەران دەنگیان لەسەر دراوە. ئێمە وەک حکومەتی هەرێم بە هیچ شێوەیەک ئەم ستەمکاری و پێشێلکردنەی مافەکانی خەڵکی کوردستان قبوڵ ناکەین و پابەندی هیچ بڕیارێکی تریش نابین جگە لەو ڕێککەوتنەی پێشتر لەگەڵ حکومەتی بەڕێز سوودانی کراوە.